لە ڕاستیە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئیتر کورد ڕوبەڕووی کۆمەڵێک کۆمەڵکوژی بووەتەوە هەم لە باکووری کوردستان و هەم لە باشووری کوردستان و لە ڕۆژاوا و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە ڕوبەڕووی و کۆمەڵکوژیانە بوونەوە. سەبەبەکەی ئەوەیە کە ئەو جۆرە سیستەمانەی کە لە ئەم وڵاتانە فەرمانڕەوان زیاتر ئیش لەسەر ئەوەکەن کە یەک نەتەوە دروستکەن لە چوارچەوەی ئەو جوگرافیایی کە ئێستا هەیەە و بۆ پێی کە کورد ڕەگەزێکی جیاوازە لە ڕەگەزەکانی تر و بەردەوامیش داوای مافەکانی خۆی کردووە وەیە دەبینیت جۆرێک لە جۆرەکان ینی بە کۆمەڵکوژی دەستیان پێ کردووە چی لە سەردەمی ئەتاتۆرک و چی لە سەردەمی ڕژەمەیەک لە دوایەکانی سووریا و لە عێراق و لە ئێرانیش. دوو ئامانج هەیە لەوە یەک ئامانجەوەیە کە زۆرترین کەس لە شوێنێکی معەن جوگرافیایەکی دیاری کراوە مەسەن قامشلوو کە شوێنی سەرهەڵدانی کوردایەتیە، دیاربەکر کە شوێنی سەرهەڵدانی کوردایەتیە یا لە باشووری کوردستان گەرمیان کە شوێنی هاوتەری بە لەگەڵ نیشتمانی بڵێن عەرەبەکان زەویزاری عەرەبەکان هاتوون لێ ئەم کۆمەڵکوژانەکەن بۆی ئامانجی یەکەمیانەوەیە کە ئەو کەسانە بکوژن کە داخوازیە نەتەوەیەکانیان بەرز کردوێتەوە. ئامانجی دووەمیشەوەیە کە ئەو کەسانی کە بیر لە ئەوە ئەکەنەوە ڕۆژێک لە ڕۆژان ئەوانیش بە هەمان شێوە تێبکۆشن بۆ ئامانجە نەتەوەیەتەکانیان ئەوانیش بە هەمان شێوە چارەنووسی ئەوانی تر بچن کە پێشتر کۆمەڵکوژی کراون. ینی کورت و مختصەرە توانین یەک نەتەوە سازی لە ناو ئەچوارچەوەی ئەم وڵاتانەی کە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دروست بوون یەکێکە لە ئامانجەکانی نەتەوە سەردەستەکان و کوردیش بۆ خۆی مقاومەی کردو لە بەرامبەر ئەم یەک نەتەوە سازی و سڕینەوەی نەتەوەی کورد. ئەمە لە هۆکارە سەرەکیانی ئەوەیە کە بەردەوام داگیرکەران هیچ لەسەر سڕینەوەی مەسلەی کورد بکەن و سڕینەوەی ناسنامەی کوردی بکەن و لە ڕێگەی ئەمە شویانەوێت جوگرافیایەکی زیاتر داگیر بکەن و ئەوەختا تەتریک لە تورکیا بە تورککردن بە هەمان شێوە بە عەرەبکردن لە عێراق و لە سووریا و لە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە فارسکردن کە لە سەردەمی ئەحمەدی خانیۆ تا ئێستا ئێمە داوایەکەین و تاکە چارەسەریشە بۆەوەی کە بتوانین ڕوبەڕووی ئەم جۆرە داگیرکەرانە بووینە ڕوبەڕووی ئەم جۆرە سیاسەتە ببینەوە یەکگرتنی نەتەوەی کوردە لە چوارچەوەی منزومەیەکی سیاسی کە ئیش یەکگرتنی نەتەوەیە و بتوانین ئەم یەکگرتنە نەتەوەی دروستکەمە دڵنیاییەوە ئێمە توانین ڕوبەڕووی ئەم جۆرە ئینانە بینەوە ڕوبەڕووی ببینەوە لە چەند ڕێگەیەوە کە یەک لە ڕووی دیبلۆماسیۆ لەسەر ئاستی دنیا ئیشی لەسەرکەین کە ئێمە نەتەوەیەکین تەنها لە کوردستانی عێراقیا لە کوردستانی سووریا لە کوردستانی تورکیا ناژین. ئێمە کوردستانێکی گەورەیە کە نیشتمانی ئێمەیە و لە هەموو ئەو پارچانە ئێمە دێن ڕوبەڕووی قڕکردنەوە بینە هەمان سیاست کە لە تورک جێبەجەیەکە عەرەب و فارسیش جێبەجەیەکە لە بەشەکانی تر لە ڕووی دیبلۆماسیوە لە ڕووی سەربازی و ڕوبەڕووی ببینەوە یەخستنیم هەموو هێزە ئێمە چەندین هێزی یعنی یەکێک لە مهمەکانی گەلی کوردەوەیە کە ئەو هێزە بەرفراوانە هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی چەکداریش لەگەڵ داگیرکەرەکانە. ئەنجا دێتەوە سەر ڕوبەڕووبوونەوەی کللتوریە بەرامبەر داگیرکەرەکان ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵایەتیە بەرامبەر بە داگیرکەرەکان چەندین هەنگاوی گرنگمانەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران بەداخەوە ئێمە تا ئێستاوە نەمان کردووە کە هەنگاوی یەکەمی یەخستنی هێزی نەتەوەی زای هۆشیاربوونەوەی گەلی کورد کەوتۆتە سەر ڕەوەی ئەو ڕاگەیاندانەی کە بەڵاوە کرێنەوە وڵات بەداخەوە ڕاگەیاندنەکانی ئێمە زۆربەی هەرە زۆری حیزبین لە باکوور لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە هەموو بەشەکانی کوردستان ڕاگەیاندنەکان حیزبین ئەمەندە لە ڕوانگەی تەسکی ئایدۆلۆژیای خۆیەوە ڕوانێتەوە کۆمەڵکوژیە و لە بەرژەوەندی خۆی بەکاریانی ئەوەندە ئیش لەسەرەوە ناکات کە ئەم مەسەلەیەکی نەتەوەییەوە مەسەلەیەکە مەسیری هەمومانی و چارەنووسی هەمومانی پێوە بەندە. ڕاگەیاندنەکانی ئێمە یەکێکە لە هۆکارەکان کە تەسیری لەسەر گەلی کورد تەسیرێکی سلبیە ینی بەڕاستی ینی تەنها خیتابی بۆ کەس و لایەنگرەکانی خۆیەتی و لە چوارچەوەی تێڕوانینەکەیشی ئایدۆلۆژیەکەی خۆیەتی بۆیە
کاریگەری خراپی کردوتە سەر یەک نەخستنی هەڵوێستی خەڵکی ئێمە. سۆسیال میدیا ئێستا دروست بووە تا ڕادەیەک توانیوێتی ئەو شتانە بەلانێت، بەڵام هێشتان هۆشیاری نەتەوەی ئێمە لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران کەمە لەبەر کۆمەڵێەوە یەکێک لە هۆکارەکانەوەیە چەند ئەحزابی ئێمە ئیش لەسەر یەخستنی هێزینەتەوەی یەکەن داگیرکەرەکانی کوردستان بە هەمان شێوە و زۆر زیاتریش بە بەرنامەی زیاتر و بە تەکنۆلۆژیای زۆرتر و بە کەناڵی زیاتر ئیش لەسەر پەراکەندەکردن و پەخشکردن و شێواندنی کۆمەلگای ئێمە. بۆ نمونە تورکەکان کاوانە خاوەنی ئەم خاک و نیشتیمانە نین و بەڵام بێگانن و هاتوون و لێرە لە ڕێگەی زوڵمە زۆرەوە ئەوانەیان کردو و جێی خۆیان کردوێتەوە و پرۆسەیەکی لە ناوبردن و کوشتاری گەورەیان لە کوردستانە بەڕێوە بردووە. زۆربەی کوشتارەکان و کۆمەڵکوژیەکان زۆرترینی لەسەر دەستی تورکەکانە. بۆیە گەلی کورد خاون مێژوویەکی دێرینەوە ئەو مێژوو ئەیانەوەی بیسەرنەوە لە ناوی بن و پەیوەندیشی بە پێگەی کوردەوە هەیە لە یاسای نێودەوڵەتیە، لە یاسا نێودەوڵەتیەکانە ناسنامەیەک بۆ کورد نییە. بۆیە هەر کەسێک بێتە پێشەوە دەسەڵات بێ لەم ناوچەیە کوردستانی داگیر کردوێت لە دوای شەڕی جیهانی یەکەمەوە کە دابەشی سەر 4 دەوڵەت کرا بێ ناسنامە ماوە. ئەو کوشتارانە هەمیشە بەردەوام بووە گەلی کوردیش لە بەرامبەر سڕینەوەیە کاردانەوەی هەبووە، تێکۆشانی هەبووە، شەڕشی هەبووە، شەڕی هەبووە. لە بەرامبەرا دەوڵەتەکان ئیسفادەیان لە بێپێگەی گەلی کورد کردووە و کوشتارێکی زۆریان کردووە بۆ ئەوی بتوانن سیستەمی داگیرکاری خۆیان پسە پێن و بهێڵنەوە بەسەر گەلی کوردە. دیارە تێکۆشان کاڵێن تێکۆشان ینی خاوەن ماف دەرکەوتن لە خۆ و ناسنامە و پێگە بە دەزێنان ئەوە شکڵ و شێوەی زۆری هەیە. ینی هەر لە ئەو بڕواایەکەمینەوە کە لە مرۆڤ دروست دەبێت کە من تاکێکم سەر بە نەتەوەیەکی دیاریکرااو کە گەلی کوردەوە پێویستە ناسنامەی نەتەوەی خۆم هەبێت. ئەمە یەکەمین هەنگاوەکان و بناغەکەیەتی دوایەوە تێکۆشانی دیموکراتیک، تێکۆشانی یاسایی، تێکۆشانی ئازادی خوازی، تێکۆشان لە مەدانەکانەوە چی تریشی پێویست بوو لە بەرامبەر ئەوەیە وەک سیستەمی پاراستنی ڕەواکە تۆ پاراستنی مافی خۆ دەکەی وەچی لەناو ئەو پاراستنەیە پێویست بوو کە دوژمن جاری وایە هێرژەیەنێتە سەر تۆ توندوتیژی بەرامبەر بە تۆ نیشانەدات. سەیرەکەی تێکۆشانی دیموکراتیک وە لە شەقامبوون و مانەوە لە کۆمەڵە دیموکراتیکەکانە تێری ئەوە ناکات بۆ پاراستنی خۆت تۆز لە بەرامبەر ئەو توندوتیژە پێویستت بە بەکارهێنانی هێز هەیە. بۆیە زۆر جار دوژمنانی ئێمە بە ئێمەڵێن ئەڵەن چەکدا بنێن ئەو کاتە ئێمە مافتانە دەینێ، بەڵام ئەوان بەهێزەوە بە شەڕەوە هاتوونەتە سەر ئێمە یانەوە ئێمە بسرنەوە و ئەیانەوێت لە بواری بەهێزبوون و چەکداربوونیشا ئێمە بێچەک بکەن بۆی بتوانن سەرکەوتو بن. بۆی ئەگەر لە چوارچەوەی پاراستنی ڕەوایە چەکیش پێویست بێ توندوتیژیش ینی وەستانەوە بەرامبەر بە توندوتیژیش پێویست بێت و ئەوە مافی گەلی کورد و مافی هەر پێک هاتەیەکە کە لە چوارچەوەی پاراستنی ڕەوایە خۆی ئەپارێزێ بەکاری بێنێت. ڕاستی پێویستە ئەو ئەزمونانە ینی بکرێنە زانست، بکرێنە فکر، بکرێنە دەستگا کە بتوانرێ ببنە وانە بۆ تاکی کۆمەلگاوە لە زانکۆکانە بخوێنرێەوە لە محیتی نێونەتەوەیە دەستگای بیرکردنەوەی لەسەر بنیاد بنرێت کە بۆ گەلێک یەک کوشتارەکرێەوە بۆ بەم شێوەیە کوشتاری لەسەرەکرێت کە بە کیمیایی بە لە ناوبردن بە سووتان لە ناو سینەماکان و هۆڵەکانی کۆبوونەوە و دانیشتنەکانە بە گرتێبەردان لە ژێرزەمینەکانە بکرێت. بۆیە ئەمە پێویستە بکرێتەوانەیەک و لەسەر ئەساسی ئەوە بە کۆمەلگاش ببەخشرێتەوە و ببێتە ئەوەشی کە کۆمەلگا هەمیشە ئەمە لە زاکیرایە بمێنێتەوە بۆ ئەوەی بتوانێت بە دەوری تێکۆشانەکەیە کە ئەو خراپیانەی بەسەراکراوە کۆ ببێتەوە جارێکی کە ڕێگری لەوە بکرێت کە جارێکی کە کۆمەڵکوژی لە دژی گەل نەکرێت.